ئای ئازادی زۆر بۆ نامەلک تۆ گەوتە خوار پێویستە بچیتە لای پەرستاری قوتابخانە. پەرستار مەلک لە یاریگاژنەی بریندار بوو. نا ئازیزەکەم نیگەران مەبە، بە زووترین کات چارەسەرت دەکەم. مەلک جا لێرە پاڵکەوە. ئای زۆر ئازاری هەیە. ئوی ئوی تۆ زۆر ئازاد. ئێستا یەکێک دێ یارمەتیمان دەدات. سڵاو، من دکتۆر دانام، هاتووم یارمەتی پەرستار لۆنا بدەم بۆ ئەوەی چۆکت باشتر ببێت. سڵاو دکتۆر دانا زۆر جوانە. ئەوە تەواو بە ئێستا هەست بە بەهێزی دەکەیت. ئێستا دەتوانیت بچیتەوە یاری. جارێی داهاتوو ئاگات لە خۆت بێ. ئێستا هاوڕێکەم زۆر ئازاد. سوپاس بۆ پەرستار لۆنا و دکتۆر دانا. شانی نییە، هەر کاتێک ئازارت بوو من لێرەم. من وریا دەبم، بەڵام دەزانم جارێکی تر بۆ کێ بێم و ئەگە پێویستم بە یارمەتی بوو. بە هیوای تەندروستیەکی باش بۆ منداڵان.